عزیزان ئەم کتێبم بەدەستەوەی بە ناوی ڕئیسپیری ئەو کوردەی ئەمریکای دۆزیەوە. جا ئەم کتێبە بەرهەمی 3 ساڵ لێکۆڵینەوەی لە نووسەر محەممەد علی سلمان لێکۆڵەر و نووسەر کەم کتێبەی کۆکردوتەوە ینی کۆمەڵک بابەتی مێژووی زۆر گرنگی تێدا باس دەکات لەوانە تاند سەردەمی فتوحات لە سەردەمی عومەری کوڕی خەتابدا کە چۆتە ئەمریکا و چەندین بابەتی تری مێژووی من حەزەکەم لە زاری نووسەرەوە زیاتر ئەم کتێبە بناسیم زین ئەو لێکۆڵینەوانە چین کەتیدا تاند کۆمەڵک نەخشەی هێناوە لەگەڵ خۆیدا ئەو نەخشەی کە لەلایەن ڕئیسپیریەوە دروستکراوە لە کاتێکدا کە زۆر سەخت بووە ئەم جۆرە نەخشە دروست بکرێ و هیچ ئاسانکاریەک نەبووە بۆیە تاوکو ئێستاش جێ سەر سوورمانە هەندێک شوێن هەیە لەو نەخشانەدا هەیە تا ئێستاش نەدۆزراوەتەوە بۆ پێی کە سەردەمەکان جیاواز بوون. زیاتر باسیێن بابەتە دەکەین بە میوانداری بەڕێز محەممەد علی سلمان نووسەر و دەرهێنەر کە لەم تەوەرە لەگەڵمانە. کاک محەممەد بەخێر بێ. لە سۆرانی شەوە هاتوون سپاس بۆ ئامادەبوونتان. باسێک لەم لێکۆڵینەوە بکەی بۆچی لە دووتوێ کتێبەکە کۆکراوەتەوە کەی ئەم بیرۆکەی دەستی پێکرد؟ ڕاست. بسم الله الرحمن الرحيم. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. من بو حديثة في كابيان صلى فرميتي دستي بيكم چونکە ئێمە بەڕاستی ڕئیسپیری ڕاستی پێشان داوین. دەرگاکانی مێژووی بۆ کردنێتەوە ئەوەی چاواشەکراوە لە مێژووە بە شێوازێکی زۆر ڕوون و ئاشکرا نیشانی داوین پێی ناساندوین کە ئەمریکا چییە. ئێمە زۆر جار لە خوێندنگاکانمان باش لە کریستۆفەر کۆلۆمبۆسەکە نەک و قارەمانێک و پاڵەوانێک کە چۆتە ئەمریکا و ئەمریکای دۆزیێتەوە کە گوایە پاڵەوانێک و قارەمانێک بۆ لە مێژووە. بەڵام کە ئێستا ڕئیسپیری پێمانە ناسێنێ ئەم پیاوە جگە لە زاشێک و زەریدەیەک و بکوژێک کە چەندەهان خەڵکە ئیندەسوورەکانی کشتەوە و قەتڵ و عام و کۆمەڵکوژی ئیندەسوورەکانی کشتەوە و ئەو منداڵانەی کە لە 9 ساڵان و 10 ساڵان هیناوێتەوە کردێتە کۆیلەی شاژنی ئیسپانیا. ئەم کتێبی بەردەستت مامۆستایان لە بەرهەمی 3 ساڵەمە کە تێیا باسەکەم لە بەشی یەکەمە لە کتێبەکە باسی چەند زانایەکی کوردەکەم کە من حەزەکەم بم دەستاژان دەست پێ بکەم. ئێمە بەداخەوە لە کۆتایی کتێبەکەشمە ینی لە بەرجی کتێبەکەمان نووسیومە ئەم کتێبە پێشکەشە بە کوردێکی باڵا کە ملکەتی بیر و فکری ڕۆژاوە نەبووە. مرۆڤێکی ژیر کە بابەتیانە لە شتەکان دەڕوانێ بۆ گەیشتن بەڕاستێکی سەلمێنرا و کەوا دەکا هەستی خۆ بە کەمزانینی نەبێت بەرامبەر بە نیشتمان پەروەری خۆی و گوێشل لەکاتەوە بەرامبەر بە بیر و فکرەی نوێ و ئەوەشی گوێشل بکاتەوە بەرامبەر بە بیر و فکرەی نوێ دوازار تێدەگا ئەوەی لە ڕۆژ ئاوە دێ بەقەدەر ئەوە مەزنیە کە لە پێشینان بۆ مانگواتراوەتەوە لە سەردەمی 100 سەحابەکان بۆ مانگواتراوەتەوە لە پێشینەی کوردی وەکو ئێمە سەردەمی بۆ سەلاحدینی بیرزەریا بوو ئیسماعیلی جەزەریە بوو فیدا و شەمسەدینی سوهرەوەردی و هەتا ئاخری هەموو ئەوانە بۆ مانگواتراوەتەوە. ئەم کتێبە بەرهەمێکی شەڕشێکی نەرمە کەوا ئەکە تاکی کورد هەستی خۆ بە کەمزانی نەمینێت ورەی بەرز بێتەوە شانازی بە زاناکانی خۆی بکە شانازی بە مێژووی خۆی بکە. سەبارەت بە ناوی کتێبەکە بۆچی بە ناوی ڕئیسپیری و باسە لەو کرد چەندین زانای تری تیا کتێبەکە بەنای ئەوە ناودنەوە. دەست خۆش بێت. سەرەتا ئێمە دەبێت زۆر بەڕاشکای باسی ئەوە بکەین کە ڕئیسپیری تورکێنراوە. تورک ئەم دەستکەوتەی لە کاتێک دۆزیوەتەوە کە کاتێکی زۆر ناسک بووە و سەردەمی عوسمانیەکان و کۆتای پێهاتنی عوسمانیەکانە کە کۆتا عەڵقە بوو لە ساڵ 1924 عەبدولحەمیدی دووەم کە ڕوخە لە دوای ئەوە ئەو کاتە بوو کە شێخ سەییدی پیران خوای لێ خۆش بێت شۆڕشتەکانی دژی ڕاگەسپەرد تورک دەستی پێکرد بوو لە ساڵی 1929 کە تورک ئێمەی بە تورکی چییە لە قەڵەمدا لە ساڵ 1929 ئەم دەستکەوتە ئادۆزرێتەوە کە من نەخشەکەیم لە بەردەمی ئێوە داناوە. ئەم دەستکەوتە ئادۆزرێتەوە تورک بە هەلی زانی ئەمە بکاتە بەشێک لە شۆناسی خۆی وەکو تورک. ئێستا لە ئەستەمبۆل نەخشە بۆ داتاشووە پەیکەری بۆ دروست کردووە زانکۆی بەناو کردووە پاپۆڕی کەشتی بەناو کردووە بەداخەوە کە ئەوەن دزیویانە بەڵام خاڵە جوانەکە لێرێ ڕئیسپیری بە ئاشکرا ئاماژەی بە کوربوونی خۆی کردووە هەم لەسەر نەخشەکەی و هەم لە کتێبەکەی خۆشە بەنای کتاب البەحریە. ڕئیسپیری ئەمە هەڵمەتێک کە من ئەمێ بسەلمێنم کە بەڵێ ئەو پیاوە کورد بووە. یعنی ئێمە فیلمێکمان لەسەر دەرهێناوە دکۆمنتارێک بە 5 زمان بە کوردی بە عەرەبی بە ئینگلیزی بە تورکی بە فارسی لەسەرمان دەرهێناوە ئەوەی لە توانای بەندەیە بە کوردومە بۆ خزمەتکردنی ئەم شەخصە. ئەم بەڵگەنامەیە لەکوێ پەخشەکرێت؟ ڕەحمەت لەبێ. ئەم نەخشەی کێشاوە
لە باڵێن لە ئینتەرنێتە بەردەستە هەموو زانانی ئەمریکا ئالبێرت ئەینشتاین شارلز هاپکوت پرۆفسیۆر ئارلینگتۆن مالەری کابرانی وەبوو ئەبراهام هانکۆنگ هەموو ئەمانە هاتوونە لێکۆڵە لەسەر ئەو نەخشەیە کردووە دەریان کردووە کە ئەم نەخشەیە بەڕاستی بلیمەتێکە و سوپاسی دەستی ڕئیسپیری ماسەکەن و سوپاسیەکەن چووکە بەهۆی نەخشەکەی ڕئیسپیریەوە تێڕوانینیان بۆ جیهانی کۆن گۆڕدرا چکایان گوت جیهانی کۆن جیهانێک بووە بێ تەکنەلۆژیا بووە بێ با بڵێن ئاستی پێشکەوتنی مرۆڤی وەکو عەقڵیەت لە ئاستێکی باڵا نەبووە بەڵام کە ڕئیسپیریان نەخشەکەی ڕئیسپیریان دۆزیەوە بیریان لەوە ئاکردەوە هەتا تەنانەت تۆفانەکەی نوح چەند جوان ڕووی داوە يعني هاتون بالبشتي حادثانا كان كخواي وقربنا صورة الفجر فلن صار الرحيم والفجر ولا العشر والصفي والوتر والليل إذا يسر هل في ذلك قسم لذي حجر ألم ترى كيف فعل ربك بعاد إرم ذات العماد التي لم يخلق مثلها في البلاد يعني خواي متعال لو كاتبوا من باسك على أمانة شارستانتي كان أبو ونيتانا ولداتو شان ناتان به يعني كباسي لقوم عاد ثمود على شارستانتي كان زور راخبوه يعني اما بلغي لسر تكنولوجيا يكون بلام زانایان او زانایان استا اما رتا کردوا كناخشي رئيس بيدان دوزيو بفعلي اما بو سلمندرا او بلغفلوي باسط كلس چن زنجيريكا لچو پخشكري ا پخش كراوه يا لچو پخشكري بله اما راستي ريغريك من زور بو لسوران بداخوا لبروي ام بياوا كتور كراوا اما هول ما دا كودكي بفعلي بسلمنين ريغير من زور بو هول ما دا بومنا لسايت كودكان هي بردست اليوتيوب خوشم دامناوا وهمو او بلغاناشي خصنت مرو كدستم كوتوا يعني تو تصور كمنه وناخشه زور بزحمه دستم كوت حتى كجراشم بوي بباريكي باش يعني بدست مان كوت وبلغا كاني تجربه ما شوا لا حدا كم باسي سن زاناكي كرب كم زور بكورتي اما سن زاناك من هيك حتى يستبداخو ميجونوسان يكون نان هيدا تو نو بازني كرداتي يكك لو انا زرياب زرياب بياوي فرنسي اللي كولني لسر كردو عليه جمان لو اني او بياو كرده ولا سدمي مسلمانان جا وخدمت مسلمانان كردوا اما ناني سي جماعه اخوين او بياو داي هنا خش داي هنا او بياو داي هنا فاشون هم او بياو داي هنا بداخ ولا دروا انواع بابلين ولاتي عربينيه ولا ولاتي فرنساش بامانشه شوينك ني بناي زرياب نبه بلا مداخ ولا كستان ناسرا حتى يسا شوينك بناي زرياب ني رئيس بيري ابو فدا لسرمانك شوينك بناي ابو فدا يعني وكو رزق بو بليمتي او بياوا لسرمانك نقشي كان بو داتاشيوا نسيانا ام نقشي اي ابو فدا كسروتي شاري حما بكرده شمس الدين السهري وردي بهماشه فلسفه يشرحي دا هنا اما بداخل لما يجوا اجر دسمان بو جنزينانه وقرتبايا هسه حالنا بو شوانه ابوك دابراني كي شوناسي من هي يعني دفاع لو شوناسنا كان زور جارتاكي كور زور تندروان هرشكات صلاح الدين ايوبي وزرياب ونظامي جنزوي سيف الدين آمدي الوان نولا وكان العربيه ببي او الراساوي او كاتي حالتي ميجي امامك كون السردمي كاجان هلو مرزي او كات سومبو او انا تشتك بالريال عندها نتو ياخذ عين كون جت ستري على الاسلام ابو خناتوات بوني نوبه ونيا كات الرئيس بيري شورشكي زور نرمه من باسيكم شورشكي نرمه كي ان شاء الله مبردام بينو بربر زانا كان ترى ناسين ام رئيس بيري حمو زانا بتايبتي خودي ناسا دوجداما وسر ما بلين دوجداما وسر سامكا شون ام نخشي چشاوا است ام نخشي خدمتان برزان ايرانا او اني كلنا وراستكايا براديك شيشاويتي الان او بيا خوي بحري بوا الان بو چشاني تسياكان تو بيست بتواني اسمانيه نكتواني بحري تو كبتي چابچشي دبه لاستي سروخ سيدي خوارەوەکەی نەک لە خوارەوە سیدی سەرۆک وانە ئەم پیاوە کە چیاکانی چێشاوە زانایان توی شۆ کردووە هەوڵیان داوە قسێک بسەلمێنێن و بۆ ئەوەی ئەم ڕئیس پیرە پێی بشوێنن ئەڵێن بوونەوەری ئاسمانی یارمەتی داوە یعنی هەتا گەیشتنەوە ڕادیۆ قسەیە بکەن بوونەوەری ئاسمانی یارمەتی ڕئیسی پیری داوە بۆی ئەم شوێنانە بەدەست بێنێ ئەمە ئەمریکای باکوورە ئەمە ئەمریکای ناوەڕاستە ئەمە ئەمریکای باشوورە ئەمە کیشوەری بەسەڵەتی باشوورە لە کیشوەری بەسەڵەتی باشوورە شتێکی کردووە تەنانەت ئالبێرت ئەینشتاین بۆ هەموو بلیمەتەی خۆی سەرسامەکە چی کردووە چەند هەورێکی بریقەداری لەوێ کێشاوە لە نزیک لەسەروی کیشوەری بەسەڵەتی باشوورە دەڵێ ئەم هەورانە لە کاتژمێرێکە 70 کیلۆمەتر ئەڕۆن لە کاتژمێرێکە 70 کیلۆمەتر خێرای ئەم هەورانەیە
نزانن ئەڵێن کاکە تا ئێستا ئەو کاتیجا ئەنی سەردەمی ئەڵۆتانشان ئەڵێ تا ئێستا من نازانین خێرای هەورەکان چەندە ئەم پیاوە لە سەدەی 15 چۆن زانێتی پەیوانەی هەوری خێرایی هەورەکان بکات. زۆر باشە کاک محەممەد یعنی ئەم پیاوە بە بڵێن ڕئیسپیری چ پەیوەندیەکی خۆی لە سەردەمی عوسمانیەکانەوە چ پەیوەندیەکی هەیە بە سەردەمی ئیمامی عومەر و فتوحات و ئەمریکا و ینی ئەمە چۆن ئێمە ئەم بابەتە چۆن ڕێکخێنەوە پێکەوە بینەوە کاتێکا لە کتێبەکەشا کۆکراوەتەوە. بەڵێ لەو کتێبە هەر زۆر بە کورتی بەشی یەکەم باسی چەند زانایکی کوردەکە، بەشی دوم باسی ژیاننامە ڕئیسپیرەکە، بەشی سێم باسی کتێبەکەی و نەخشەکەیەکە کە چۆن زان لە ئاسە سەرسام، بەشی چوارەم باسی دروستبوونی ئەمریکا و ڕاستی و ناڕاستەتی کریستۆفەر کۆلۆمبۆس کە ئەم پیاوە چۆن ئەوە هاتووەڵێن وڵا گوایە ئەمریکا دەزێتەوە بەڵام چۆن خەڵکی کشتووە هەمووش بە بەڵگەی سەرچاوی ڕۆژئاوایەکان خۆیان بەدوو لە هەر سەرچاوێکی ئیسلامی لە قەڵەمی ڕۆژئاوایەکان هینەومە. لە بەشی پێنجەمە هەندێک چاواشەی کە هەڵ بۆ ڕئیسپیری هەڵکوتراوە وەڵامان داوەتەوە. لە بەشی شەشەمە ئەو باشە خواستێ بە ڕێستەکەم ئێمە ئەوە پێش بەشی شەشەم باەک پرسیارێکە بکەم ینی کاوابێ ئێستا ئێمە یەقینمان هەبێت تەواو کریستۆفەر ئەمریکای نەدۆزیوەتەوە ڕئیسپیری دۆزیوەتەوە گومان تێدانە. دوو سێ سەرچاوە هەیە کە دەڵێ ڕئیسپیری ئەمریکای دۆزیوەتەوە. سەرچاوی یەکەم پیاوێکی پێویست ناکەسەکە بەس ئەو سەرچاوە کە زۆر گرینگە پیاوێکی میسری کتێبەکەی ڕئیسپیری وەرجێدرا بنای کتاب البەحریە هەتا حەسەب تا ئێستا دەستم نەکەوتە بەداخەوە چکە زۆر هەوڵمدا بە دەست نەکەوت یانەوە دەستی بەسەرداگیراوە یان بە شازێک بە شازەکان شێوێنراوە. ناوی محەممەد عەربیە مێژنووسێکی میسریە ئەلێ ڕئیسپیری کە چۆتە ئەمریکا ناوی خۆی بۆ داناوە نووسیتی ئەنتیلیە ئەڵێ ئەم دەستەواژە لە ساڵی 1965 بەکار هاتووە 27 ساڵ بەر لەوەی کریستۆفەر کۆلۆمبۆس ئەمریکا بدۆتەوە ئەو ڕئیسپیرە ناوینەوە دۆزیوەتەوە. ئەمە بۆچوونی مێژنووسێکی میسریە. بەس یەک پرسیار شێوازی کێشانی نەخشەکە و مێژووی ئەم نەخشەیە بۆ کێ گەڕێتەوە مادەم هەر باسمان لێ کردو. ڕئیسپیری ئەمە تامان نەخشەی هەموو جیهان بوو ئێستا ئەو نەخشەی لە بەردەستی من تۆ یەک لە سەرسەی نەخشەکەیە یعنی نەخشەی هەموو جیهان بووە سیاست مەدارەکان هەتا ئەدۆڵف هیتلەری نازی ئەم نەخشەی دڕاندووە بەشێکی بۆ خۆی بردووە چکە یەکەم ئەڵمانەکان ئەم نەخشەیە دۆزنەوە. لە ساڵی 1965 بەپێی هەندێک بەڵگە لە دایک بووە کەچی ئەمە شخصێکە بەداخەوە تا ئێستا نە لە دایک بوونی دیارە نەبرنەکەشی دیارە بەڵام کار دەستکەوتەکانی دیارن. ئەم پیاوە لە ساڵی 1965 لە دایک بووە دوای دەست بەکارە بەوەکو دەریاوانێکی بەحری لە ساڵی 1970 دەست ئەکا بە دروستکردنی نەخشە 1970 36 ساڵ بۆ نەخشەوە بێ لە ساڵی 1930 تەواویەکە یعنی ئەم نەخشەی بەردەمان لێ ڕئیسپیر لە کۆتایە تۆماری کردووە نووسیتی هەتا بە کوردیش تۆماری کردووە هەندێکەڵێن کوردی کلاسیک هەندێکەڵێن کوردی لوڕە ئەم لە کۆتای نووسێتی خەریتە بە تای کوردی نووسە خەریتە بە تای عەرەبی نووستی خەریتە هەر بە کوردی خوێنرا خەریتە الفەقیر فەقیر پیاوە هەژارەکە خۆی بەس خاکی زانووە دیارەکە کوردایەتی بوونیکەی تێدا بووە پیری سێ نقطەی کردە بۆ پیری ئەمە زۆر داڵێن زمانی کوردی لاتینی بە ئەمە بەڵگەیەکە کە زمانی کوردی بە ئەلفوبێ عەرەبی نووسراوە ئەو کات پیری حازی مەحیەدین برازەی عاشیرەتی خۆنووسیوە کە خەڵکی برازە ئەڵێ لە ساڵی 1990 لە مانگی محەڕەمە ئەمەم تەواو کرد 1990 لێکدەوە بە مانگی محەڕەم ئەبێتە 1930 زاینی یعنی 36 ساڵ بەو نەخشەوە بەس ئەو نووسینانە چیە لەسەرەتی ینی بێت گەلەوەی کە باست کرد ئەو نووسینانی کە لەسەرەتی هەستەکەم هەنێ و نووسینی وردی تایە چی تێدا بێت نووسینی ورد ئەمە ئیسپاتی ئەوەکە کە خۆی ئەم شوێنە نەگەڕاوە زۆر جار ڕئیسپیری ینی زانانی ڕۆژاوە بەداخەوە ئێستا من زۆر حەزەکەم ئەم پیاوە بە جوانترین شێوە بناسیێنم باوەڕکە من هاتووم لەسەر پێی خۆم مەستاوم ڕەتی ئەوروپا و ڕۆژاوەکانە دەمەوە چکە ئەوان زۆر هەوڵێندا ئەم کەسایەتێ بشێنن ئەڵێن ڕئیسپیری خۆی نەچۆتە ئەمریکا نەخشەی دەستکەوتون ئینجا چێشاوێتی بەڵام بەداخەوە ئەگەر لە نەخشەکە وەربیتەوە خۆی ڕئیسپیری شتێکە نووسێ کە چۆتە ڕۆژ ئاوای ئەمریکا ئەڵێ لێرانە ئەو زۆرە بەردە هەیە خۆم ئەو بەردەم بینی کە ئەڵێ خۆم ئەو بەردەم بینی فعلەن خۆی چووە وانە لێرە تۆماری زۆر ناوازەی کردەوە باسی قەڵای فێردینان دەکە ئەڵێ ئەم قەڵایە درێژەکەوە باشە تۆ چۆن نەزانین درێژەکە ئەگە خۆت نەیبینی بێ وانە باسی کەشتەکانەکە باسی دوورگەکانەکە ئەم دوورگانە چێشەوە هەتا حەقیقەت لەسەر ماسەکان جێراوەتەوە ئەڵێ ئەم ماسیانە بۆ فلان شوێنە گەڕێنەوە کە لەوێ دو ڕۆژێک لە ڕۆژان ئاوەکە بەنداوەکە کراوە هاتوونەتە ئێرانە
یعنی شتی وای باس کردووە زانایان ئەڵێن کاکە وەڵڵاهی ئەو پیاوە ئەگەر ئیلا گەڕۆکێک بێ خوای متعال یعنی توانایەکی سەر و مرۆڤی هەبێت ینی سەر و سروشت توانای خوای کاک محەممەد با بینەوە سەر ئەو بەشی کە ویستمان قسەی لە سەرکەین بەشی کۆتایی کتێبەکە فتوحات و سەردەمی ڕئیس پیری چۆن بووە عومەری کوڕی خەتاب و ڕئیس پیری و ئەمە چ پێیون چۆن ینی بیبەستینەوە بەیەکەوە قسەکە زۆر جوانە ئێمە زۆر گرینگە باس لە خاڵێک بکەین کە کاتێک مەغۆڵ دێت بەناو ئەوەی کە کتێبەکانی موسڵمانان ئەسۆتێنێ و دوایەوەش کە شۆڕشی هێرشی خاز دروشمەکان دێن قوستەنتینە داگیرەکەن ئەو بۆمان دەرەکەوێ هەزاران کتێبێ باسییان لە ئەمریکا کردووە نەماون لە سەردەمی عومەری کوڕی خەتاب پیاوێک هەیە بەنای ئیمام شعبی لەم سەردەمەدا کە سەردەمەکەی زۆر دوورە وانە لە سەردەمی عومەری کوڕی خەتابا دێت ئیمام شعبی هەموو وەزانی خەڵکی کوفە بووە لێ لە بەردەم ئیمامی عومەرەدا ئەنیشەیە قسەیەکەکە ئەڵێ ئەی ئیمام بەندەکانی خوا لەو پەڕی ئەندەلوسن ئێمە چەند دوورین بۆ ئەندەلوس ئەوانش ئەوەندە دوورن لێمانەوە باسییانەکە ئەڵێ ئەم خەڵکانی ئەوێ بە ڕۆبی و زێر لەوێ زۆرە ئەڵێ جلوبەرجیان بە گەڵای داردا ئاپۆشن هەمویان ئەزانن ئەو وەسفەی کە ئیمام شعبی ئەیکا خەڵکی ڕەسەنی ئەمریکەکانە کە ئێمە ئەوڕۆ بەدەستەواژەیە کا پێ لە هیندە سوورەکان کەس دەسەڵاتەکەش غەڵەتە خێلی ڕەسەنی ئەمریکەکانن کە خێری ناڤاچی نووجی چیرۆکی ئەو جۆرە خێلانە بوون ئەم پیاوە باسی ئەمریکامان بووە کە لە سەدەمی عومەری کوڕی خەتاب کە هیچ کەس پێش ئەو باسی ئەمریکای نەکردووە ئەمە بەڵگەیەکی تر ئەڵێ ئێمە چەند دوورین لە کوفە ئەوانش ئەوەندە دوورن لێمان ئەم قسەی زۆر بەقووەتە ئیمامی شعبی لە کوفە بووە کوفە بپێوە بۆ ئەندەلوس بپێوە بۆ ئەمریکا هەماشتە سبحان الله ئەم کابرا چۆن زانێتی کەس نازانێ لە دوای ئەو پیاوی کتر بنای الحشاش ابن مسعود ل هروج الذهب ولا أعلم ناكي بوشوية بالإنجليزي بيقولون the meadow of the gold على باس كسايتك كدس صوته برجع مشاور ببو أمريكا سردمي كتر باسي منساو بكري دوم أكره منساو بكري دوم بياوي بوا لأفريقيا شوان رئيس بيدي وينكيش شوا لمالي لإمبراطورة مالي كوسكا بو أمريكا كسي كتير لسردمي محمد إدريسي دووبارە ئەم کۆچاکە بۆ ئەمریکا ئەمە هەموو بۆتەوانە بۆ ڕئیس پیری ئێمە تێگەیشتون چۆن حەدیث بە ڕیوایەت پێمان گۆشتە بە شێوازی سلسلە زنجیرەی ڕیوایەت پێمان گۆشتە لە فلانی کوڕی فلان لە فلانی کوڕی فلان ئەوە هاش ڕئیس پیری لە فلان و لەو فلان و لەو فلانەوە کیشوەری ئەمریکای بەرژێ کەوتووە وتێتی لەو پەڕی ئەندەلوس شتێک هەیە چونکە ئێمە کە باسی کەشتەکەین کەشتی ئەگەرێتەوە بۆ تۆفانەکەی نوح بۆ سەردەمی موسا زانان گومانەکەن چۆن کەشتیەوە بووی چۆن نەبووە لەو کاتەوە کەشتی زۆر پاپۆری پێشکەوتوتر هەبووە سەوڵ لەیدانی پێشکەوتوتر هەبووە لەوەی ئەوان پێ بچنە ئەمریکا کە سلسلەی ڕیوایەت گەیشتۆتە بە ڕئیس پیری ئەو تۆماریەکە بە دۆزەرەوەی ئەمریکا دۆزەرەوە من پێناسەی دۆزەرەوە ئەکەم وەکو ئەو کتێبە لەسەر ئەو فەلسەفە دامەزراوە ئێمە زۆر گرینگە ئەم مستەڵاحاتانە ئەم دەستەواژانە بە مۆدێرن بناسێنن بە تاچی کورد بناسێنن دۆزەرەوە بە کەسێک ناوترێ بچی بۆ شوێنێک پێی پێنە باوە شوێنە شوێ نەخشەی بۆ نەتاشێ لە ناسینی خەڵکەکەیانەی پێکە نەزانێ ئەو شوێنە چی لێیە نەزانێ خەڵکەکەی باردۆخیان چۆنە سبحان الله ڕئیس پیری هەموومانێتەوە کاک محەممەد وەڵا یەک خولەکمان ماوە بزانم هۆنیا خان بام یەک پرسیار بکەم باس لە ڕێگریەکان کردتر لە سۆران ڕێگریمانە بوو لەسەر ڕێگریەکان چی بوون چێ بوون ناوخۆی ینی بۆ ڕێگری لەسەر پیاوێکی ئەوە کوردیانی وڵی وەڵامەکەت زۆر ڕوونە ینی تۆ کە کەسێکە دۆزیتەوە تورک تورکاندوێتی لەولاش تورک تاڕادێک وای کردووە هەژمونی خۆی بەرەو ئامێد و ئامێدی دەهۆک بێنێ کە تۆم شخصیان ناسێنی بەرجی کورداتی پێخەیتەوە تۆزێک حەزێ لەسەر تورک ینی سیاسی بوون ڕێک سیاسی بە گومان تدانە و فیلمەکەشمان فیلمێکی مسلمانە نەبووە ینی یەکەم فیلمی کوردی قوڕان تێدا خوێندرێ چەند مامۆستایەکی ئەین تێدا بەشدارن هەوڵماندا ئەم شووناسە کوردیە پێ بڵکینی و بەجیهانی بناسێنن زمانەکەمان الحەمدوللا تا ئێستا بۆ 22 زمان وەرجێدرا 22 زمانی عالەمی ئەمە دەکاردەونە دوای خۆینەوە حەزم لێ لەسەر یەک نقطە باس لە ئەم پیاوە بکەم
بەداخەوە من ڕاستی وەکو گەنجێک کە تەمەنم تازە بۆ تەمایەکە بوومەتە 6 ساڵ داوا لە خەڵکی کوردستانەکەم ئەم زانایانە بناسێنن هەنی ئەگەر پەیکەری بۆ خودی شخصەکە نەتاشن پەیکەر بۆ ئەو ناخشەیە بتاشن وەڵاو ئیشی حکوومەتەوە ینی ئەم بەتایبەتی ئەگەر خەڵکی سلێمانی بەمە هەستێ من زۆرم پێ باشە لەبەرەوەی سۆرم بەداخەوە باوەڕ ناکەم بەم کاری هەستە ئەم پیاوە کارێکی وای کردووە کە زانیان لە ئاسیا دەستەوەسانن هەر نەکەمە بۆ منەت برایەک ئەوێت بۆ منە سوپەرمارکێتێک بکاتەوە کەسێکی تر ئەوێت دوکانێک دامە کافەیەک شوێنێکە ئەمانەی بەو ناوانەوە بێ بە ناوی زەریا بە ناوی ڕئیسپیری بۆ ئەوەی منداڵێک کە دێت تازە با بڵێن تازە پێیەکە ئەم ناوە خوێنێتەوە لە زیاتی ناوێکی ڕۆژ ئاوایی ببیستێ ناوێکی موسڵمانە نابیستێ ناوێکی کوردانە نابیستێ شون ئەلێ ئەمە چێ ئەچی لەسەر خوێنێتەوە بۆی دەرەکەوی باو با پیرانی چەند گەورە بوون خاوەن عازارە بوون ئێمە ڕاستە تا ئێستا لە ژیانمانە دەوڵەتێکی نەتەوەیمان نەبووە بەڵام بەڕاستی دەوڵەتێکی زانستیمان هەبووە جا من ئەگەر چەند دەقیقەیەک مەزارم دەی باسی هەندێک شوێن پەنجەکەم لە ئەمریکا کەی موسڵمانانە وەڵاهی کاتەکەم زۆر تەواو بوو بەڵام یەک خولێکی کەش بۆ ئێمە لە ئەمریکا چەند ویلایەتێکمان هەیە لە موسڵمانانەوە ژیرەوە تا ئەڵڵا تەلاهاسی ویلایەتی تەلاهاسی لە تا ئەڵڵا هاسیاتێ زمانی دەسوورەکانە بەمانەی خوا لە داات ڕزگارمانەکە وشەی کالیفۆرنیا ویلایەتی کالیفۆرنیا لە خەلیفەوە هاتووە کالیفە بۆتە خەلیفە وشەی ئیسلامادۆڕا ویلایەتێکە کۆنترین گوندە لە هەوایی دۆزراوەتەوە ناوی ئیسلامادۆڕای باشکرا لە ئەمریکا ئەوە ویلایەتەکە ناوی ئیسلامانی پێوە ئەلبامە لە ئەڵڵا بوومە هاتێ ویلایەتی ئەلبامە ئەڵڵا بوومەوە تەشکۆی خووە ویلایەتی مەحموود هەر مەحموودە لە ئیلوێن مەکە لە ئیندیانە ویلایەتێکمانە ئەن شوێنێکمانایی مەکەیە لە ئەمریکا ویلایەتی مەدینە لە نیویۆرک ئەمانە هەموو بە ئاشکرا شوێن پەنجەی کۆچی موسڵمانان دەرەخە وشەی مایۆرمان هەیە مایۆر وشەیەکی ئینگلیزیە واتە سەرۆکی شارەوانی لە ئەمیری عەرەبیەوە هاتووە وشەی شێرفمان هەیە واتە پلەی ئۆفیسی پۆلیس لە شەریفی عەرەبیەوە هاتووە شێرف بۆتە شەریف چەند شتێکی تر سەرساوێک دەرەخە کە بەناوی باری فێڵ ویلایەتێکی کتێبێکی دانا بەناوی ساگە ئەمریکا ئەمە هەمووی کتێبە ئەنێ قسێک نە من لە گیرفانم هەڵی بەستێنم لەو کتێبە شاڕۆن بکەوێتەوە باری فێڵ چەند ناوی محەممەدی دۆزیوەتەوە لە ئەمریکا لەسەر بەڵ خەڵکو دراوە لە بەردی دۆزیوەتەوە ناوی ئەڵڵان تێدایە درای دۆزیوەتەوە نووسرای لە محەممەد ڕەسوڵ ئاڵگۆڕی پێکراوە لە کالیفۆرنیا لە ناڤادا لە ئیندیانە لە ساوس داکۆتە ئەمانە بە ئاشکرا دەرەخا کە موسڵمانان کە چوونەتەوێ ژن و ژوونخوازیان کردووە ئەوەنان فێر عەرەبی کردووە هەتا ئیلیزابێلا کە نامەی بۆ ئەمریکا ناردووە نامەکانی بە عەرەبی ئەمە تۆ سوورمانە سوورمێ ئەوانە هیندە سوورن بۆ بە عەرەبی نێرێ چکۆزانێ ئەوانە عەرەبی ئەزانن بخوێنەوە ئەزانێ ئەوانە موسڵمان پێشتر چوون ئەوانی فێر عەرەبی کردووە من لە بۆ برانەیە چەند سەرچاوەکم ناردووە بۆ منە پیتی ئەنی چەند شوێنێک دۆزراوەتەوە قوتابخانەی موسڵمانی تێدا بووە ئەنی شوێنێکیان دۆزیوەتەوە شەمەشاکە ئەو هەموو شتە لەسەر بەڵ خەڵکو تراوە ناوی محەممەد ناوی قوتابخانەکان و بەس چەند کتێبێکی تەنها بەس ئاماژەی پێدەم سیلڤاتۆر مایکل ترێنتۆ کتێبێکی بەناوی گەڕان بە دوای ئەمریکاوێن بوو باسی کۆچ موسڵمانانەکە بۆ ئەمریکا لە سەدەمی عومەری کوڕی خەتاب و عوسمانی کوڕی عەفان و ئەوانە لە ئێکۆڵنەیەکت لەسەر بە ناوی تادیۆس مایسن هاریس ئەوانەش ئەمریکینە دراوی دۆزیوەتەوە لە ئەمریکا لە ئێکۆڵنەیەکت بە ناوی لیۆ واینەر کتێبێکی نووسێ بە ناوی دۆزینەوەی ئەمریکا و ئەفریقا و ئەفریقیا باسی کۆچ موسڵمانانەکە بۆ ئەمریکا پرۆفسۆر سایرۆس تۆماس ئەوەشی دۆزیوەتەوە کە با بەلام کۆتاشت بێ کابینەیەکی دۆزیوەتەوە لە ئەمریکا لە نیویۆرک کابینەش دۆزیوەتەوە لێکی داوەتەوە هەمان ئەو کابینەیە کە لە عەرەبستانە هەیە یەک شتە هیچ جیاوازی نییە زۆر بەڕێز کاک محەممەد عەلی سەلمان نووسەر و دەرێنەر بەڕاستی ئەمە قسە و با بڵێن بابەتی زیاترێوێ ئەمە هەرەوە نەتوانیمانە خزمەتە زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانت